لە پەروەردەی ناوچە جێناکۆکەکان دوو جۆر بەڕێوەبەرایەتی و دوو جۆر مامۆستا هەن بۆ وانەوتنەوە، ئەوانیش خوێندنی کوردی و عەرەبین. هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ یەکخستنەوەی ئەم جیاوازیە لە قۆناغی کۆتاییدایە. بە پەسەندکردنی پرۆژەی یاسای بودجە ڕەزامەندی تەواو دراوە لە گواستنەوەی میلایکی مامۆستایانی خوێندنی کوردی لە ناوچە جێناکۆکەکان بۆ سەر پەروەردەی عێراق. مامۆستایانی خوێندنی کوردی پێشوازی لە جێبەجێکردنی بڕیاری گواستنەوەیان دەکەن. بەو قەرارە دڵخۆشین و پێشمان باشە کە جێبەجێ بکرێ، بەڵام هیواداری نەکەوێتە ناو سراعی ململانەی سیاسی بۆ ئەوەی جێبەجێ بکرێت. ئێمە هیوادارین جارێکی کە دڵخۆشین بۆ قەرارە لەبەر ئەوەی ئەوە کۆمەڵێ ماف و امتیازات ئەگەڕێنێتەوە، لەوانەیە خەڵکێک وا بزانێ ئەمە بەس بابەتی موچەیە، ئەمە بابەتی موچە نیە، ئەمە بە امتیازاتێکی کەسایەتی مامۆستایە لە ناو شارەکەی خۆی لە پێدانی زەوی لەبوونی بەوە وەکالەتی بۆ کەسێ بکە، وەکالەتی بۆ مناڵی خۆی ببێ بە کەفیلی مناڵی خۆی، واتە کۆمەڵێ بابەتی یاسایی ئیداریە لە ناو شارەکە. لە چوارچێوەی کارنامەی حکوومەتی نوێ دوو لیژنەی باڵا لەسەر ئاستی وەزارەتەکانی پەروەردەی فیدراڵ و پەروەردەی هەرێم پێکهێنرا بۆ بەدواداچوون و جێبەجێکردنی میکانزمی گواستنەوەی میلاکی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێم لە ناوچە جێناکۆکەکان بۆ سەر پەروەردەی فیدراڵ. ئەو خاڵە باس کراوە کە میلاکاتی خوێندنی کوردی بڕاتە سەر بەغدا و بۆ مەبەستەش وەفدی مفاوەزی کوردی بەسەرپەرشتی وەکو وزارەتی پەروەردە ئەنجا بڵین بە سەرپەرشتی جەنابی وەزیر و ئەندامەتی بەرەبەرە گشتیە بە ڕێزەکان و ڕاوێژکارەکان سەردانی شاری بەغامان کرد، دواتر ئەوان هاتن هەموو پاکێجەکان و هەموو مۆزوعەکانمان داوە پێیان، ڕێژەی مامۆستا، ڕێژێ زبێ ئەو موچەی کە وەری دەگرێن، هەموو پێداویستەکانی خوێندنی کوردی، هەموو کەرستانی کامانە لەو شارانی کە خوێندنی کوردی تایە. لە کۆتاییت تاوەکو ئێستا هیچ ئەنجامێکی کردداری نەدراوە بە ئێمە. بەپێی ئەو ئامارانەی خراونەتە ڕوو، پرۆسەی گواستنەوەکە لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی تر زیاتر لە 17,000 مامۆستا و فەرمانبەرن. لە چوارچێوەی بودجەی عێراق پێویستی بە زیاتر لە 13 ملیار دینار هەیە کە دەبێ لە پرۆژە یاسای بودجەی ئەم ساڵ جێی بکرێتەوە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.